يا نوسي سبحان بو يقول يا نمو يا نوسي مقرواي الرحيم للخوضاني كوري مقرواي الرحيم خوضاني كوري مقياي المرضي توجنا كايبي شوم قياي بجي مرضي توجنا كايبي شوم شمراي وراي هوري لضيفيتهم شمراي وراي هوري لضيفيتهم هوري لضيفيتهم ئاوایی پایگەلان گوندێکی ڕەنجینە و دەکەوێتە هەورامانی ژاوەرە و سەر بە قەزای سەڵواوایە. ناوچەیەکی کوێستانیە و کەش و هەوایەکی فێنک و گونجاوی هەیە. بە چەند گوندێک دەوردراوە. هەریەک لە گوندەکانی ژان و بێساران دەکەونە بەشی باکووری. پاڵنگان دەکەوێتە باشووریەوە. گوندەکانی ئاریان و چەشمیر لە خۆراوە و نیەریش دەکەوێتە لای ڕۆژهەڵاتیەوە. ناوی پایگەلان لە پای کەلانەوە هاتووە. هەندێکیش پێیان وایە واتای سەنتەر دەگەێنێت. مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی هەخام نشینەکان. ناوەندی کشت و کاڵیە و سەردەمە بووە. لە قۆناغەکانی دواتردا تەختی حکومڕانی هەورامانی ژاوەرۆ بووە و وەکو پەناگەی هەورامیەکان سەیر کراوە. دەوترێت لە کاتی جەنگی جیهانی یەکەمدا برسێتی و قات و قڕی لەم ناوچەیەدا پەرەی سندووە. خانەکانی ئێرە عەمبارێکی خواردنیان دروست کردووە بە ناوی گەداخانە بە مەبەستی پاراستنی خەڵک لە برسێتی. گەرمیان ڕەنێگیان کوێ وەسەنی خاڵخەوە گەرمیان ڕەنێگین لەل کوێ وەسەنی خاڵخەوە وەروەیاگی وەویدەی داژێبێ پایگەلان جەن معنای لغەتی وە پای کەلان بیان گەل و هۆز و تەوایەفێکی گەبێنێ ئی مەناتق و ژاوەرۆ بە دوێ منتەقێ تەقسیمەوە ژاوەروێ غەربی و ژاوەروێی شەرقی جا دەگاگاوە تا کامیێران پەنەژماچا ژاوەروی شەرقی جا دواوە تا تونێلەکە و کورسانی پەنەژماچا ژاوەروی غەربی معنیەوە ژاوەروی چپی معنیانە ژاوەرو ینی زندگی کردە لا ڕۆخانێنە ژیان زندگی لا ڕۆخانێنە پەنەژماچا ژاوەڕوت بعد دەگا و پایلانیش کە دەگایە بینە جەلەحازی جەلەحازی وانەوەکی واچمێ عالمی خاسش بەنەبیان تەماشا مەکەری مەڵایانێکی ئیسای نایجە مزگیەکانە و سنع شاینا 65 ساڵەوەینە جە پایگەلانە نەوەنەنشا پایگەلان مامۆسایە دەور و 10-12 دانێ مامۆسایش بێنێ چیگە حتا مامۆسا بێسارانی شاگرد و مامۆسایە و پایگەلانی بێن چیە ئینیشکردن چیە دەرسژوێنن چا حوجرە فەقیە و پایگەلانینە مامۆسایە بسە مەڵا حامین غەفاریش بیان مەڵا ئەسحاش بیان مەڵا حەسەنش بیان مامۆسای مەڵا ڕەحمانیش بینی دوێ دانێ مەڵا حسەینش بیان ئیناشە بینێ مامۆسایە خاسیش بینی چیگە تاوان شامەنێ تەدریس شاگەدەن پایگەلان تقریبان ئەگەر بە پیادە جە پایگەلان و بلی پێ شار و سنەی هەر ڕۆیەمەوەڕۆ ئەگەر بلی پێ سەر و مەرز و تێگەڵ نووسچێ هەر ڕۆیەمەوەڕۆ پێی مەریوانی هەر ڕۆیە پێ نسبەوت بە کامیێرانی هەر ڕۆیە یعنی بە پیادە بلی ئەنا چی وەسەتە قەرارش گرتن ئاوەختە وڵاتیان فێنێک پەشتەوە شەرق و دەگاکی بە کوڕی مریەمی منشوران کوێ وەشش هەنێ سافێ بێکەمەر و
ئەچی حاڵەتە قەراری گرتن و ئاویچش چیانە وڵاتیان کێفسان و سەربەرز ئەوەیەکەوە ترافی شماڵەوە دەگاو ژانینە دەگاو ژانی و ئاڵبجەڕ و بێسارانی جەجنوب بووە دەگاو تفینینە و سوورەتفی و پاڵەنگانی جە شەرقەوە مۆ بە سەرڕێز و گواز مۆ بە سەرڕێز و گواز و نێر ئاوایی نێری جە غەربی چووە غەربی جنوبیشەوە ئاوایی ژنینی و ئاریانی و وێژەنانی تقریبان یاگی ئستراکتژی بێنە هەم قەلعەش هەن ئاوەختە هەم یاگی ئستراکتژی بێنە تقریبان پایەگاو ئەو دەگاکا بێنە یعنی حەوزە بێن تا زمانی وڵات عەشایری بێن خانەکە ئامینی چیگە مدرێنێەوە تا زمانی بێن بە دەوڵەت مەرکەزی فارسی حەوزە و سەروازگرتەی بازم هەرجە پایگەلان بێن تا گەلینەوە وەسێ هەر نیری و شاوردنەوە ئیگا دەگایانە یەگەی ئستراکتژی بێنە وجی تەسمیە و پێگەلانی بە گفتەی خۆماڵیانە ماچا پایکەلان پاوهەرداویان بەرشێن بە نامێ مەسەڵە نامێش بە پایگەلان بەرشێنە ئایسە بیان پایگەلان دەستێک هەر بازم بە واتەواتە بەدەم ماچانێ پایگوڵان بێن چونەن پاوکەش و کوینە پاوگوڵانە نەبێن بە نامێ پێگەلانی بەرشێن پێگەلان هەر تاریخی شکێک کۆنن بە گفتە زوان شناسیە کە من مستەنەدی تەلەڤیزیۆنی نەدیم پێگەلان دەورانەوە خامنشیەکانە بە گفتەوە ئاینسانی واتش بایت گەڵان بێن بایت ینی مرکز و کشاوەرزی و لە حازی ئستراتژی منتەقەی واچی پەیگەلان واقعان زمینی کشاوەرزی مستعدی بێنێ ئەوەختە ارتباطاتی کەمتر بێن بایت گەڵان بێن مرکز و کشاوەرزی گڵانەکەشمە و کشاوەرزی بایتەکەش ینی مرکز پێگەلان بەنامێ بایت گڵانی بەرشێن یا هەر بە گفتەیج ماچا چوون پێگەلان یاگی چنگها قۆمی بێنێ دەوران و کۆچەرینە ئامینی ساکنی بێنێ و جە پێگەلانە مستەقەلی بێنێ بە گفتەی تر پێگەلان بەرامەن وەلێ چیوە سەنەدیە تژێن یا سەنەدیە چیویە وەجه تەسمیە و پێگەلانی مشەخەس کەرونێ پایگەلان ناوچەیەکی استراتیژی بووە و ئەنجومەنێکی هەبووە لە خەڵکانی دانا و خاوە نەزمون پێکات بوو پشت و پەنای گوندەکانی تر بووە و داکۆچی زۆری لە دانیشتوانی ناوچەکەیان کردووە و لەگەڵ ڕووسەکانیش لە جەنگی جیهانی یەکەمدا شەڕێکی باشیان کردووە و ڕوبەڕووی سوپاکەیان بوونەتەوە شەڕەکەیان لە ناوچەکەدا دەنگی داوەتەوە پایگەلان دەگایە بێنە تاوانش ئەگە دەگایە تەر مەورود و زڵم و زۆری قەرارزگرتە بیان دەگە پیاوە پایگەلانی ئەو دەگاکای تەر ئامینی سەروەخچاوی شەلوانێ دفاع شاکردینە جە دەگاکایەتە فەرز کرد تەماشامەکەری ئامینی گەلە و نیێری شابەردن پایگەلانی نێری و تەنگی سەری پایگەلانی لوانێ دفاع شاکردینە یا تەماشامەکەری ئانیە ڕووسەکەمە ئەوێ هەنگ و بێ احترامی مەکەرەوە بە مزگیەوێ هەنگی علومای دەسوور و جەهادی مانێ علومای منتەقەی دەسوور و جەهادی مانی وەختە جە پایگەلانەوە جە بەگزاوە و دەور و ڕەزاوە و دەور و شامیانی وینانە هەر منتەقیەوە هەر کەس ئەسلحیەژمە و مەتاو شەڕکەرۆمەی جە پایگەلانی چۆ 5 نەفەرێ مەلانێ ئی 5 نەفەرە یۆشا عەباسی شاوەیسین مەشهور بە عەباس خان بیان بعد وهاب صادقی بیان حەسەنی جوانمەردی بیان مەڵا حسەین بیان بعد ئینانە مەڵا هین کێ محەممەد ساڵەبەک بیان محەممەد ساڵحی زەمانی ئینانە مەلاجە ئەوێ هەنگنە شەڕمەکەرانێ بعدوانەیە ئی عەشایر و منتەقەیەمە چا ڕووسەکامە ماڕا شەڕ و پایلانیە ئەنگە مەشهورمۆجە منتەقەنە دەنگمەوە تەماشامەکەری گەورە و تەوایف و شێخەوە عێراقی دانێ دووربین بە عینان و هەدیەی مەکیانە پێ عەباسخان و پایگەلانی بینەوە شەڕیەکی چاگە شەڕمەکەرا ڕووسەکامە مەڵا یا تەماشامەکەری زمانێکی ڕەزاخان حمڵەمەکەرەوە پێسەرەوە هۆرامیە جەنگ و قژاکانیش بنەماچە بین و بۆڕیەری و دانیکەشی چاگە میاب لە پێ حکوومەت و ئاوەختە ڕەزاوە حکوومەت وینیمەوە حکوومەت و هۆرامیەکامەوە چاگە
شەڕەکەی مەماڕا فەرماندەش پایگەلانی و هەری عەباس شاوەی سێم و یا زمانیە میا حملە مەکەرە دوبارە پێ کەشفی حەجابی میا بلا پێ منتەقە چیگە جەنگا هۆرامیاش منە ماچمێ پەشتە و گوازی و نیێری چاگە چنیشە دەرگیریمەوە حتا نیروەکە و ڕەزاشای دوبارە چاگە مەماڕا پس ئی منتەقەیمە منتەقێ بیان هەمیشە محافظ و مردمی بیان دەگاکە ئەترافی ئەگەر ئامێ باهین شاکردێ بۆ مەورود و حمڵی قرار بێ بۆ پایگەلانی لوانی پیاە و پایگەلانی شەڕشاگەدن زوو بە کەشاوەرزی و بە دامداری زندگی شەلوانراوە مەسەڵەن هەر نەفەریە دلێ خۆشە و ئا ساختمانیشەنە هەم گاوش بیان پێهیتێ هەم حیوانش بیان پێ دامداری تقریبا احتیاج نەکەوتن ئەو هیچ کەسی پسە واچمێ هەجیچ نۆچە خودکەفای بێنێ گرچێشاش سازنان هیچ دەربارە و دامداری وە و هینیوە خودکەفای بێنێ و هەر دێشن بە نامی وەرگازانی و پێنی گەلانی ئاگا گەرمیان بێن دوانێ هێزمی دار و بەلویشە ئاوردن زمسانەکە سۆچنانشە ئاوەختە جەعالف و پشت و دەگاکی بەندەنەکەشە ئستفااشاکردن پانەوە مەرەتەب ژیوانێ هەریۆ ئەتر کامڵ بێن وسیلەی کەشاوەرزی و دامداریش کامڵ بێن پانەیە ژیوانێ ئاسنگەری لە هەوراماندا پیشەیەکی پیرۆز و بایەغدارە کۆی پێداویستی و ئامرازەکانی کشت و کاڵ و باغداری و کەرستەکانی ناوماڵ ئەم پیشەگەرانە دروستیان کردووە لە زۆربەی گوندەکاندا ئاسنگەری بەتوانە هەڵکەوتون زۆر جار بنەماڵەیەک بە پیشەی ئاسنگەریەوە سەرقاڵ بوون و ناوبانجیان دەرکردووە و بژێوی ڕۆژانەیان لەسەر ئەم کارە بووە باوام ئەوانشە جە بەغدادەوە هەر فێر بیان وسە هەمەڕەشیویش نامێ بیان جە بەغدادەوە هونەر و نەجاری ژاوردنی منتەقا ئاوەختە سپاوش کولەن ئینگلیسی بیان هەتا ئیسە سپاوەک و ئەبزارەکە دەستی چش ئیسە جەیانە نەمەنێنێ ماندگارێنێ دڵمان نامن فوتن مێشا ئینە ئاو بیان هەم پێ نەجاری هەم پێ فرە کارا بەفر پێ بەنگایی پێ ئاهەنگەری ئینانە بیانێ مامۆی چم بیانێ بابێچم هەر بیان ئۆسامینیش نامی بیان حاجی ئەمین ئێستا نیەنجە قەید و حیاتینە وەلی خۆ ئەبزار و یادگاری و کارەکاشە هەنی وەرە دەستینەوە مردمیش مەزانە شاپەنە ئێستاش هەر ماندگارێنی ئێمە چونکە لە منتەقە هۆراماناتینە هەر خودکەفای بیەنمی ینی جەگر لە حازیەوە جەگر لە حازیەوە منتەقە هۆرامانی خودکەفا بیەن تەقازاما جە خەڵکی نێنە ئاچێوە کە هەم وڵاتیەکەمە هەم ڕەفێقەکەمە ئۆساکارەکەمە ئەنجامژمەوە وەشمێچەنە مردمیش تەشوی خشکەر و بەخاترەوەینەوە ئی کارە و ئی هونەرە گمنەوە ئی هونەرە واقعان هونەر و منتەقە هۆراماناتی بێنەزیرن هەجیاگیەوە وینەژ نییەن ئیسا حیفەن کیس پشۆ نەزانمێ قەدرش نەزانمێ وەرە تەقازامانە ئەچی خەڵکەچی بەرادەرەوەشەوی سەرجا جوانە هەمکاری ماکەرە چیویەکە ئێمە وەشمەکەرمێ هەدیەقل نەسانە چش تەشویق ماکەرە یا تەبلێگەچ ماپێکەرە با چێوەکەمە بیاوە بە بازارە لە ئێمەش دڵوەشی بمێ پیشینە قەدیمیەکەمە هونەرە قەدیمیەکەمە بارمێوە ڕۆ دەستی کە فەرهەنگمە جەهانیەنە ئەچی دنیاەنە پیشڕەفتش بۆ بزانە ئێمە چێ هونەری ئێمە بیان پێگردی ئیمساڵ حەچیە ینی جا ئەرز و دوێ ساڵی نەجە پێگەلانەکە بێنا باوەڕکەر و حەچیە ئەسپاوی کۆنە و منتەقەی بیە بۆ جەهن و پێگەلانی ئاوایە دەوروبەریە من تعمیرم کرد و یانامە بە دەست و خەڵکی هەتاچی ئەسپاوە تازەیەکە ئیسە هەن بازارانە خاستەر کارشکردن پێ خەڵکی یانی جا ئەنوا وەقسام و چەقۆی و کاردەوە ئاشپەزخانە و ئەسپا و نەجاری و ئەسپا و ئاهەنگەری و وەختە ئەسپا و یانێ و ئاڕایشگەری و کولەن ئاچێوانە کە کۆتەی بینیلاوە منجە ئەرز و دوێ ساڵێنە ئەچی منتەقە مردمی وژ ئاگاشەنە کولم تعمیر کردێ پێ خەڵکی بە نەحوی ئەحسن یانامە دەست و خەڵکی کە ماتەڵبیەت شانەوە
ئیتر زیاوە ئانەیەکەم بوویم ئەسپاوی تازەی چمۆشکردن فراهم کردن پێشە بە شەرتێش کە بە فرجە هەن و بازاریش وەشتەری بێنێ جە قیمەتی چەنە جە کەیفیەت و کاری چەنە چانەچەکە کۆمەک و خەڵکی کەرۆیە یارە بلۆ ئەسپاوی بسانە بەش ڕۆیشکەرە هەنە کۆمشایە بەش و 10 ساڵێ 5 ساڵێ 7 ساڵش کردە بە دەست و کارایەوە دەسهار ئامرازێکی کۆنی ناوچەی کوردەواریە ئەرچی هاڕینی گەنم و دانەوێڵە بووە بەشێک لە خواردنە میلیەکانی وەکو ساوەر و بڕوێش بەم ئامرازە دروست کراون بۆ ئەم سەردەمە بایەخی جارانی نەماوە و وەلاندراوە و وەکو بابەتێکی کە لە پووری سیر دەکرێت بەڵام لە ئاوایی پایگەلان هێشتا وەزیفەی خۆی جێبەجێ دەکات کاتێک گوێبیستی دەنجی بەریەککەوتنی بەردەکانی دەبیت دەگەڕێیتەوە بۆ سەدەیەک لەمەوبەر وەکو نۆتەی مۆسیقا ئارامت دەکاتەوە و شێعرەکەی بێسارانی دێنێتەوە یاد کە دەڵێت هارە سەختەنی هارە سەختەنی خۆ تۆ کەم قیمەت سەنجی سەختەنی چی بڵند ئیقبال ساحب بەختەنی یار ئامان وەلات جەهد و جەختەنی ئینە مەکەرمیش وڵۆشە ئی وڵۆشێ کاڵەش مەکەرمیش دوینە پێ زمسانی پێ گرینای هینە چش گریای چش ئاڵێ هەرمە گرینمی و مەکەرمیش پەتڵەش ماچمی ئاڵێش مەگرینمیش و وشکش مەکەرمیش وڵۆشە وەرەش وڵۆشە لێ دەفرا پێ زمسانی شغڵیش ما ئینە کەشاوەردیش ما ئینەنە هەمیشە خەریکردمی هینۆ باقلێ و هینۆ گەنمی و هینۆ شەوەری ئیتر هەمیشە ئێمە خەریکردین بیکار مەکەرمی بیکاری نێنمی توانەکەی چاجیانە ئینی توانی شاخۆی تۆنانە نێنێ مەشۆ تۆنیێنی مەچناشا ئەگەر پێی تۆزیە چەکوشی زیادی چاوانە مەمێڕیانە ئەپاسنێنینی پاڵنگان ماراشە ئینە دەسیە ئیسە 100,000 ئەئی هارانە ئیسە دەسیە 100,000 ئینی هینۆ پاڵنگانیێنی جە پاڵنگان ماراشە ئیتی ئینە ئی وڵۆشی چەپێ دوینی مەونێ و پەتڵەی مەکەری ئاڵیج مەگرینیش ئینە کاڵەش ماچمێ ئەویش گریاش ماچمی پەتڵە پێز مسال زۆرێک لە دانیشتوانی ئەم گوندە دەزڕەنجینن هەریەکەیان لە ڕێی کارێکەوە ئەم توانا و بەهرە هونەریەی هەیەی لەسەر پارچەیەک لە سروش دەینەخشێنێت نیزام سەعیدی یەکێکە لەو کەسە هونەری و دەزڕەنجینانەی لە ڕێیکاری دارتاشیەوە کۆمەڵێک وێنەی جوان پێشکەش بە مرۆڤایەتی دەکات لەم ڕێگەیەوە خزمەت بە مێژوو و فەرهەنگی نەتەوەکەی دەکات جا دەورە ڕاهنماییە وەشم ئامە دەرس و حرفەوفەنی هەر پاش جۆرە وەشمە کولە خانەوادەگی چەنی سنعەتی بنما وەشن منی دوانی ڕشتە و دەبیرستان ڕشتە و سەنایەتچوو منتخاب کرد و تا دیپلۆم گرت دیپلۆم ڕشتە و سەنایەتچووی شونانێرە جا سنەنە پێم ماوە مدەتیە دو یەرە ساڵی و بیانی ئۆساکار چاگەنە کار و تەختە نەردیم شڕا بە کار کرد دما مدەتیە دوانی سەربازی شۆنە سەربازیرە ئامانیەوە ئێتر جەپاگەلانە نیشتەجی بیانی و چیگەنە کارگامیانەرە و تقریبان ساڵ و هەفتانوی وەلای تایسا خەریک و کار و نەجاری و نازوکارینە خەریکەنایی کاریە دامەوەنی جەدەگانە فرەتەر و کارەکەچم کارێ سەنادەسیەنێ تەختە نەردی و کورسی قورعانی و جابەهایە زینەتیە تەزینی وەژمە کەرمێ و شۆنانێرە مەکیانمە شاپێ سەنادەسیەکە و شار و سنەی وەکسەرە مەریوانی وانانە کە کولەن سەنادەسیەکە مەشناسام و کار شاپێ مەکەرونێ بە سفارش
فرەتەر چاوەختانە من علاقەم پێیاکرد پاکاریە کە کار و ناز و کارەکە شار و سنێم دی چوون چاگەنە من خەریک و تەحسیڵی بێنا ڕشتێکم سەناچوو بێ ئەکسەرن لوێنە سەر و کارگایەکە شادێنە جە خیابانەکەنە لوانی تەماشا و کار و عەلیەکبەری بێزادیانی مەرحوم عەلیەکبەر بێزادیان تەماشا و کارەکەم کرد تەماشا و کار وایە نیعمەتیانی ئاو ساکارانە کە جستنە نەکارکەرین و بەناوبانگی بێنێ ئەکسەرن لوێن وەر و کارگاکیشانە مدرین مێرە و تەماشا و کارەکە شاکەرین مێ فرەتەر ئێمە چەند مابڕێ دەسوکار و ئێشا و فرەتەریە جەکارەکە ئێشاما تاوا هۆرگێرمێ چا سنعات و ئێشانە بێن ئیدوەتە مارمێ بە وەسیلە و لەولاوە جفتگیری و لەولاوە لەولاوەکە کە نیانما کار چاگەنە سەری پێچەوەکەمە پۆشان و دووبارە پەینەوە لە زۆقیرت زەری بوونی ئینەچمانە تەمام کرد ئاوەختە ئەمە دەور و هینیش سافژ مەکەمێ ئامادۆ سمارتە بوونی بەتانەکاریش منن بەتانەژمە کێشمێ هەر درزیەش بۆ هەر یاگیەکە درزیە ڕێزەش بۆنێ ئافاسانە بە خاکەڕە وەزای مارمێ مەتەقنمێش و بە چەسمە گێرمێش بە پی دەسوورە مەچەسمێش پۆ شەرەپەینە درزەکە پەڕەوە بوو شەوگەی کاک و ڕەش کەوتی گەورە و من کەوسەی ئاڵامی چا دەوران دەورە و داڵانی چریە و سیقلاوە و ماچوگە لاوی ژزیانی گەناوە و خەریکە یاری ویشە پێچاوە و پاییز ئامانەوە با کوچکەراوە دیمەنی ڕەزوو باخەکانی پایگەلان وەکو تابلۆیەکی نەقاشی خۆیان دەنوێنن لە ناو بیرکردنەوەی هەر باخەوانێکدا پارچەیەک لەو تابلۆیە بەرجەستەکراوە ئەو شوێنانەی سەخت و دوور لە ئاون بە باخی دێم ڕازێنراونەتەوە کەش و هەوایەکی فێنک و گونجا و ئەم جوگرافیایە دەلاوێنێتەوە لە مانگی ڕەزبەردا ترێی ڕەشمیری بەشێکی زۆر لە گوندیانی پایگەلان سەرقاڵ دەکات بەشێک لە سەربانی ماڵەکان ڕەشیان پۆشیوە و بە ترێی ڕەش داپۆشراون دووری سەیاکەرا چەمەرە تاشان سەر چڕیژە و قەڵا و یاران چن وەشا پێکەوا کەڵا و باتەوە جۆپانەیە کە ارتفاع و دەگا و پەیگەلانی نسبت بە سەطح دەریای 2000 مترن اینە وێش نیشانەمەوە کە مناطقی جزء مناطقی کوهستانی و برزن و جەنەزەر و ذخایر رطوبەتی و نسبت بە یاگاهای ترس و چەم و شامیانی بە ارتفاعاتی پایینتری باغداری مخصوصا باخ و هەنگورێ جواوش دانوە هەر پاسێک کە تەماشا مەکەرمێ ئەگەر تەماشا تەمام و ئەرازی پایگەلانی کردێ محصولی غاڵب و منتەقەی هەنگوری دێمن اینە وێش هەرمەگەڵەوە پێ سە وردیە ساڵە چێوەڵتر مردمەی منتەقەیە بە سوورتێک گوزینەشە تەبیعی وێشە ئامێنێ قەڵم شاوردن یان شارە و زانان شاکێ جواوگۆ بیەن و دلیلی تر کێ فرە باعث بیەن کە باخە گوسترش پیاکەرە مەخصوصەن هەنگوری دایمە ئانەنە کە نیازش بە ئاویاری نیەن و بەرزترن چی منتەقەنە نظر و ارتفاعیوە و با تۆجەپانەیە کە مشکڵاتی ڕتوبەتی مەهەنجە سەر و مناتەقینە ئێمە مەتامێجا ئارازی شیبدارە و دەگا و پەیگەداینە محصوڵی غاڵب ماکەرمێ هەنگوری دایمە جا نظر و دەرامەدی شووە چونکە جا ئەگەر تەماشا کەرمێ سایر و مناتەقینە جا حتا سایر وەستانەکە و ئێرانینە ئی شرایطە فراهم نیەن و محدود بیانەوە بە منتەقە و ژاوەری و ئاوایی پایگەلانی و حتا جا بانە و سەردەشەنە ئینە نیشانەمەوە کە ئێمە محدودیت مەهەنجە ئەرازیانە کە مناسب و مستعد بۆ پێ هەنگورکاری مەخصوصەن هەنگوری دێمە
كإعلان برنامج رقم الرشا معروفين والسبت جهانيش كريان رقم فوق العادة نظروا مواد أورجانيكي حتى ثابت بين كي هیچ کوتی و هیچ سەمی استفاده نەکردیۆنێ و مشکڵێژ نیەنە و یاگاهەیەمە هەنێکی ئەلەنجە ئاوای پەیگەلایینە دەردە زەراعەتی نمیاوە چونکە سەد ماچیگەنە وردین و جواگونیان پێ زەراعەتکاری مردم ڕۆژ ئاوردێنە ڕووبە إحداث و باغات دەیمی باغاتێشکی وەشی بیێنێ ئەگەشمە تەوەجۆ کردێ پینەیە چی ئەرازیەنە جەسەتی فرەکەمەنە و دەرامەدی خاسش عاید و خانەوادەکردن وفرق کمکشکردن پانه کی مردم جه شارک‌ها و اکثرا قبلا مهاجرت شاکردن دوباره بیان با باعث مهاجرت معکوسی و دلوشین په اوانی منطقه پایگەلان گوندێکە دابشکاریەکی کەم وێنە لە ئەرچی دانیشتوانەکەیدا دەبیندرێت ئەم دابشکاریە وای کردووە زۆرێک لە پێداویستەکانی ڕۆژانەیان خۆیان دابینی بکەن و نەچنە دەرەوە یاوایی زەحمەت و ماندووبوونی چەندین ساڵیان بە بەرد و درەخت و خاکەکەیانەوە نەخشێنراوە بخوا گوڵانی بەرمەیە جادایمی بێتە خۆ منی دوێنە تو لەیلا